لیژنەی ناوچەی هۆڵەندای پارتی دموکراتی کوردستان مەراسیمێکی تایبەت بە 36مین ساڵەی ماڵەوەی باوکی ڕۆحی نەتەوەی کورد بارزانی مستەفا ساز کرد و تایدا لە خەبات و ژانی ساسی و بەرخودانی بارزانی نەمر باوکی ڕۆحی نەتەوەی کورد کرا. ji bo pîroz û bilind hilgirtina bîranîna 36 saliya koça dawiya babê Rohî û neteweyî û serkirdê bizava rizgarî xwaziya netewa Kurd û rêber û têkoşerê sedê bîstê Mustafa Barzanî Nemir Kozêdetir ji nîv sedeyê xebat bo Kurd û Kurdistanê kir li ser çiyayên bilindên Kurdistanê bi baweriyeka qaîm bo paşerojeka geş bo Kurdistanê. Ji bo rêzgirtina babê mîhreban û berxwedan û têkoşîna wî bo azadiya Kurdistanê, birêxistina lijna navça Holanda ya Partiya Demokrata Kurdistanê li welatê Holanda, civînek berfireh bi amadebûna nûnerê hikûmeta Herêma Kurdistanê li Êketiya Ewropayê, Dilawer Xalid Ajdiyayî û endamê serkirdayetiyê û berpirsê peywendiyên derveyên Partî Demokratî Kurdistan Hêmin Hewramî û nûnerên partiyên siyasî her çar parçeyên Kurdistanê û Iraqê û bi amadebûna beşekê mezinê revenda Kurdên Holanda civîna rêzgirtinê li bajêrê Elmîra hate sazdan. Bi helkeftina 36 saliya vegerkirina Barzanî Nemir, tabloyê Barzanî Nemir ji aliyê honermend Ekrem Qadir hatibû çêkirin û ji aliyê Hêmin Hewramî perde li ser hate avêtin. Herwesa di bîranîna Barzanî Nemir de hemî şehîdên Kurd û Kurdistanê hatin bîranîn û bi taybetî şehîdên vê dawiyê di şerê li dijî terorîstên Daeş de û ew bi şehîdên Kurdistana Yekgirtî hatin binavkirinê. Zîgerî pênc mang li ber bo carekî dir dîsan hatnewa, em careşan hatnewa li hemû biyabanekane we hatnewa. Hatnewa û carekî dir eyane vê Kurdistan wêran bikenewa de. Carekî dir eyane vê xelkî Kurdistan mendêze bikin. Eyane vê texêna luqman bikenewa carekî ker. Belam xeyalyan xawa. Her li ser daxwaza navça Holanda, semînarek bo Hêmin Hewramî hate sazkirin li ser guhorînên vê dawiyê di şerê li dijî terorîstên Daeş de û ji nêzik ve agedariyên nû gihandine revenda Kurd. Carekî tir lêre û ême serî rêz û newaziş bo raberî Rohî neteweyîman Cenabî Barzanî Nemir danewênîn. Bi rastî min hiç îzafayekim niye bo ew tecwananeyî ke پێش ئێمە باسییان کرد تاکید لەسەرەوەکەینەوە ڕێبازی بارزانی ڕێبازی تەنها دوێنێ نیە ڕێبازی ئێستا و ئایندەشە ڕێبازی کوردایەتەیەکی ڕەسەنە ڕێبازێکە کە ئیرادە و ئیدارەی بۆ تاکی کوردستانی گەڕاندۆتەوە بۆیە لێرە تەنها ئەوەندەمان پێکرێت کە بڵێین بەردەوامی هەمومان لەسەر ڕێبازی جەنابی بارزانی نەمر باشترین وەفایە بۆ ڕێبوارانی ئەو ڕێبازە پیرۆزە. لەسەر مەوزوعی شەڕی تیرۆریستان خوشک و برانی خۆشەویست زۆرتان بیستۆ لەسەرەوەی کە چی ڕوویاوە هەمووتان ئاگادارن کە چی ڕوویاوە بەڵام هەندێک گوردەکاری هەیە کە حەقی ئێوە بزانن وەکو ڕەوەندی کوردستانی کە چۆن ڕوویا و بۆ چیش ئەمە ڕوویاوە. لە مانگی حەوت ئەگەر بەبیرتان بێت جەنابی سەرۆک بارزانی چۆ پەرلەمانی کوردستان داوای دامەزرانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی کرد بۆ ئەوەی ئامادەسازی بۆ ڕاپرسی مەوزوعی سەربەخۆی لە کوردستان بکرێت. داعش دروست لە مانگی 8 پەلاماری کوردستانیە. بۆچی پەلاماری کوردستانیە لە هەموو جەبهەکانی تر لە عێراق شەڕیان ڕاگرت ڕوویان لە کوردستان کرد. ئەمە ڕەنگە پرسیاری ئێوەش و ئێمەش ببێ کە بۆچی داعش پەلاماری کوردستانیە زۆر بە کوردی و بە کورتی و بە پوختی پێتان ئەڵێن داعش بۆ دووشت پەلاماری کوردستانیە یان وایان لێکردن کە پەلاماری کوردستانی پێبن. یەکەم بۆ ڕاگررتنی پرۆسەی بە سەربەخۆیبوونی کوردستان پەلاماری کوردستانیانە بۆ ئەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کە جەنابی سەرۆک لە مانگی حەوت داوای کردبوو دروست نەکرێ بۆ ئەوەی کوردستان تووشی شەڕێکی درێژخایەنی ئیستنزافی تااقاتی کوردستان بکرێت. خاڵی دووەم دوای وەزعی مووسڵ پێشمەرگەی ئێمە هەموو ناوچە کوردستانەکانی مادەی 140 کۆنتڕۆل کردووە لە ڕێی عەسکەری ئێستش گلەیمان لێکن لە بەغداوەڵێن پێشمەرگە بۆچی ئەو ناوچانەی گرتووە ئەگەر ئێمە نەماگرتنایە داعش ئەو ناوچانەیە گرتەوە
بۆی ئەو ناوچانە بەشێکی دانەبراون لە کوردستان ئەرکی پێشمەرگەی ئەو ناوچانە بپارێزێ. داعش بۆ دووشت پەلاماری کوردستانیا بۆی کوردستان لەسەر بەخۆی دوور خاتەوە بۆی ئەو ناوچە کوردستانان جارێکی تر داگیر کاتەوە. بۆچی کردیان بەڕێزان داعش ڕێکخراوێکە تێکەڵەیەکە لە سەلەفی جیادی تەکفیری زائیدەن شۆڤینیزمی عەرەبی. بۆ معلوماتی جەنابتانێمە 17,000 کیلۆمەتری مربعمان لە داعش پاک کردوتەوە. هەرێمی کوردستانی عێراق ئەوەی کە جەنابی سەرۆکە لە حدودی سایکس بیکۆتەوە بوو ئێستا حدودی هەرێمی کوردستان بە خوێن دیاری کراوە بە خوێنیش مەگەر لە کوردستان وەربگیرێتەوە. ڕژێمە سەردەستەکان نەوتی کەرکووکیانە برد ئاسایشی کەرکووکیان بۆ خۆیان قۆرخە کرد کوردیان تەعریبە کردوەنا ئێستا ئەو قۆناغە بەسەر چوو ئێستا خاکی کەرکووک نەوتی کەرکووک ئاسایشی کەرکووک بەدەست پێشمەرگەیە و لە دەست پێشمەرگە شەمێنێ. ئەو پەیامە بۆ عەرەبی حەویجە نێردراوە بچووکترین سوکایەتی بچووکترین تەعەددا لە یەکێک لەو پێشمەرگانە سبەنێک لەی لە قیادەی ئێمە نەکەن هەر قەرارێک بەرامبەر بە عەرەبی حەویجە بیگرێتەوە. کە جەنابی سەرۆک بە عەلەنی لە کەرکووک ئیعلانی کرد ئەوانەی پێشمەرگەیان بەدیل کردووە ئەوانەشی چەپڵەیان بۆ لێنێمە وەکو داعش تەعامولیان لەگەڵاکە. Di dawiyê de ji aliyê helbestvanê Kurtiyê mezin Seydayê Dilbirîn çend helbest hatin xwendin li ser Barzanî Nemir û xebat û berxwedana wî bo gelê Kurd û Kurdistanê. Pêncî sazê de xebat kir ticarî xwe nefirot ji bo Kurd û Kurdistanê şev û roja te xwesot. Tak û çavê xwe te dan hev Kurd û Kurdistan te got. îro tu mêvanê qazî du birîndar bûne cot. Her bijî tê her bijî Mustafa Barzanî bijî. Ji Hollanda bo Zagros TV Dîndar Koçer.